زیاتر لە 3 ڕۆژە تیمەکانی غەواسی ڕاپەڕین و دوکان و کۆیە لە زەی بچووک بە دوای چارەنووسی دوو هاوڵاتیدا دەگەڕێن کە لە ڕۆژی پێنجشەممەی ڕابردووەوە لە دەربەندی ڕانیە خۆیان و بەلەمەکەشیان چارەنووسیان نادیارە. ئێمە لە ڕۆژی پێنجشەممەوە بەردەوامی لەگەڕان هەم بە بەلەم هەم بە تیمی غەواسی هەم بە تێردۆر هەم بە موگناتیز هەم بە کامیرای ژێر ئاو بڵێن بەردەوامی هەتا ئێستا، بەڵام هەتا ئێستا هیچ سۆراقمان نەدیوەتەوە و دیسان دووپای دەکەمەوە هەر بەردەوامیش دەبین. لە ڕۆژی پێنجشەممەوە ئێمە لەگەڵ ئێمە تیمی غەواسی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی ڕانیا لە هەوڵدان لە گەڕانی ئەو دوو نەفەرانەیە کە خنکاون، بەڵام هیچ لە بەرەوەی سنووری بەحرەکە فراوانە و نەمان دۆزینەوەتەوە. وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕین دەڵێت تەنها لە ماوەی 11 مانگی ئەم ساڵدا 16 هاوڵاتی لە سنووری بەڕێوەبەراتیەکەیاندا خنکاون. ڕوودانی خنکان لە سنووری بەڕێوەبەراتی ئێمە ئەم ساڵ تاکو ئێستا بەو دوو هاوڵاتیەوە 16 هاوڵاتی سنوورەکە خنکاون بە بەراورد بە 2016 تەنها 8 حاڵەتمان هەبووە ئەم ساڵ دوو بەرامبەر زیادی کردووە. لەگەڵ گەشت و گوزار بەرنامەمان هەیە تەنانەت شوێنی بەلەمەکانیش دیاریکەین بۆ لەبەر ئەوەی لەو سنوورە گەشتارێکی زۆر ڕوو لەو سنوورە دەکەوە بە بەلەم بەناو دەریاچەکەدا دەسوورێتەوە. ساڵانە بەهۆی مەلەکردن لە زەی بچووک ڕێژەی قوربانیان بەهۆی خنکانەوە بەرز دەبێتەوە بە شێوەیە کە تەنها لە ماوەی 11 مانگی ئەم ساڵدا ڕێژەی خنکان لە ئاوی زەی بچووک و لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆ دوو ئەوەندە بەرز بۆتەوە. توانە عومەر، کورسات نیوز، زەی بچووک.